دیار ئەگەر زانیاری زیاترمان بۆ بخەیتە ڕوو دەربارەی دانیشتنەکە ئایا دەستی پێ کردووە؟ بەڵێ شەیدا ئەم کاتت باش دیارە پاشەوەی کە دوێنێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی 15مین دانیشتنی خۆی ئەنجام داوە تێدا چەند تەوەرکی گرنگ گفتوگۆی لەبارەوە کە دیارترینە ئاوارەکان بوو و هەروەها ئەو خان و کەلتوریانی کە لە سنووری پارێزگای سلێمانیدا و بە کۆی دەنگی ئەندامانی ئەنجومەن پەسەند کراوە. ئەمڕۆژ ئەنجومەن جارێکی تر دانیشتێکی نائاسایی بەڕێوە دەبات و کەمێکی تر کۆبنەوەکە دەست پێ دەکات و لێسەدا بەشێک لە ئەندامانی ئەنجومەن هاتنێتە ناو هۆڵی ئەنجومەنەوە و کەمێکی تر کۆبنەوەکە دەست پێ دەکات و کۆبنەوەی ئەم جارێش بە پێزانەرەکانی ئێمە سەبارەت بە ئەو خۆپیشاندانانەی کە ماوەیەکە سنووری پارێزگای سلێمانی گرتووەتەوە و گفتوگۆ لەبارەی ئەوە کرێت کە چی بکرێت بۆ بەمبەستی چارەسەرکردنی داواکاری خۆپیشاندەرە. من ئێستا میوانێکم لەگەڵ ئەویشە خاتومینایەکە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. ئەگەر فەرمی بێتێ ئێرە دانیشتنی ئەمڕۆ سەبارەت بە وەکو دەبینی سەبارەت بە خۆپیشاندانەکانەوە ئەمڕۆ باسی چی دەکرێت؟ بەڵێ بێگومان ئەمڕۆ کە ڕۆژی چوارشەمە کۆبنەوەیەکی ئاساییە کرێ سەبارەت بە و خۆپیشاندانانی کە لە سنووری پارێزگای سلێمانی ئەنجام دران. خۆشبەختانە هاوڕێیان لە فراکسیۆنە جاجیەکان ئەندامانی ئەنجومەنی پارێزگا هەمویان بەدەم ئەو خۆپیشاندانانە ڕۆشتون و ئامادە بوونە لە ڕۆژی خۆپیشاندانەکان بۆ کۆکردنەوەی داواکاری خۆپیشاندەران. ئەمڕۆژ لە ئەنجومەن باسەکرێ تاوتۆکرێ بە سەری جۆرەکانی ئەەکەین ئایا ئەو خۆپیشاندان ئەو داواکاریانەی کە هاوڵاتیان هەیەە چەندێکی جێبەجێکرێ چەندێکی ئەکرێ لە ئایندە جێبەجێ بکرێ. بەڵام گرنگ ئەوە نییە، گرنگەوەیە خۆڕاستە ئێستا هەرێمی کوردستان تووشی قەیرانی دارایی هاتۆ و کۆمەڵێ پرۆژە هەیە ڕاگیراوە ناکرێت جێبەجێ بکرێ. ئەی ساڵانی پێش ئەوە کەم ئیدارەیە نەیتوانیوە سەرکەوتوو بێت لە جێبەجێکردنی داواکاریانی هاوڵاتیان ئەوە جێگای پرسیارە. مەفروض وایە ئەمڕۆ لە کۆبنەوەکە باس لەوانە بکرێ ئەو پرۆژانەی کە پارەی بۆ سەرف کراوە هەتا کۆسە جێبەجێ نەکراوە و تەواو نەبووە. لەگەڵ دەستپێکردنی خۆپیشاندانەکاندا ئێوەکو ئەندامانی ئەنجومەن تا چەند بەدەچون کردووە بۆ داواکاری خۆپیشاندان؟ بەڵێ بێگومان هەرکەس بەپێی زۆنەکەی خۆی بەپێی ئەو لیژنەی کە مختصە داواکاریەکان چکە هەمە جۆرن، هەندێکی پەیوەندی بە خزمەتگوزاریەوە هەیە، هەندێکی پەیوەندی بە کێشەی کارەباوە هەیە، هەندێکی پەیوەندی بە کێشەی دامەزراندنەوە هەیە. لەبەرەوە لیژنە جیاجیەکان هەستاون بەم ئەرکەی خۆیان و ئێمەش لە ڕێگای لیژنەکانەوە داواکاریەکانمان وەرگردووە و ئەمڕۆژ لە ئەنجومەن تاوتویەکەین. شەیدا منە گەڕێم بۆ لای تۆ وەکو دەبینین لە ئێستادا هۆڵی ئەنجومەنی بەڵێن پارێزگای سلێمانی لە ئێستادا ژمارەی زۆر لە ئەندامان هاتوونتە ناو هۆڵەکەەوە و کەمێکی تر دانیشتنێک بەڕێوە دەچێت سەبارەت بۆ خۆپیشاندانەی کە ماوەیەکە سنووری پارێزگای سلێمانی گرتوێتەوە. بەڵێ دیار جەمال پامنێری